سڵاتان لێبێ خۆشەویستان لە بەرنامەی نوێی پەیامی تۆ لەگەڵ بەشێک لە فەرمانبەران کە پێکهاتوون لە کارمەندانی تەندروستی خانشینی ڕاستەقینەی ئەم حکوومەتە کە خزمەتی کردووە کارمەندانی هاتوشە مامۆستایان پەیامیان تا بۆ گوازمەوە لەسەر ئەو بڕیارەی حکوومەت کە بڕیاریدا بەشێک لە موشەی فەرمانبەران ببڕێت بزانین هەڵوێستی ئەوان چییە چ داواکارێکیان هەیە و چاکسازی بەم شێوازیان قبوڵەیە خودنا بندیوار هەیە هەر تەنانە لانێ بە ڕوتبە بۆی کرابێ ڕوتبەکەی هەنای ڕوتبەکەشی نازانێت ئێستا بە قورئان سوێنتان لەسرم نی خوا بۆ سەرواگەی لە سێ کرێم لایە 600 خەڵکم لای 6 وەرەقە خوا بۆ سەرواگەی بە خۆم و ماوەم ناڵ و سێ کرێکەش و ئەوم پێ ئەوە ژیانی پێڕات بەسەرەوە ئەڵێ چاکی مەکە با خراپ نەبێ ئەوان هاتوون چاکیکە خراپیان کردووە بە شەوانە شێرن لە فەیسبوک بە ڕۆژ یەک کەس دیار نییە خەڵکی گونشین خزمەتی ئەمانەی کرد نان و خۆراکی مناڵەکانی خستە بەردەم ئەمانە ئەمە لە جیاتی چاکسازی چاڵسازی نیە ینی بۆ نمونە ئەمە دەستبردن نییە بۆ قوتی ئەو فەرمانبەرانی کە 6 مانگە یەک موچیان وەرگتووە بێگومان لەبری ئەوەی حکومەت چاکسازی بکە لە هەموو ڕێکەوە بۆ میلەتەکەی بەڵام بەداخەوەکو تۆڵێ ئەمە چاکسازی نیە ئەمە دەستبردنە بۆ قوتی هەموو فەرمانبەرێک بۆ هەموو خەڵک نەک بۆ هەموو قوتی بەرەمەرە چکە ئەمە من ئەگەر موچەوە نەگرم ناتوانم چمە بازار ناتوانم شتێک بکڕم خەڵکێکەش لە من سود من بێ بێگومان باشە ئایا چاکسازی بەوە کرێت کە دەست بۆ موچەی مامۆستا و کارمەندی تەندروستی با بڵێن کارمەندانی هاتوشۆ بوات یاخۆ چاکسازی ئەوەیە ئەو کەسانی کە خانشینی بندیوارن ئەوانەی کە لە خەڵکی تورکین یان ئێرانین هاتوون لێرە موچەوەرەگرن چاکسازی لە کامیانەوە بێ دەست پێ بکات خۆی ئەکرا چاکسازی لە خۆیانەوە دەستی پێ بکات لە بندیوارەکانی خۆیانەوە لە موچە زۆرەکانەوە نەک لە ئێمەوە دەست پێ بکات ئەوە لە باڵەکانی خۆی دەستی پێ بکات لەوانەیە کە وەکو بێگانەیە هاتوون لێرە و تۆ فەرمووی ئیش ئەکەن ئەبوو لێوە دەستی پێ بکدایە بەڵام بەعکسەوە ئەو هات لە ئێمەوە لە بچکەکانەوە دەستی پێکرد لەم مۆزەی ئێستاکە بینین هەڵوێستی فەرمانبەر ئەوانەی کە موچەخۆری ڕسمین و لە کاردان ئەبێ چۆن وێ لە ئێستا وڵای بێ کەس ڕازی نەبێت بۆسع ئەبێ هەر کەس لە ئاستی خۆی دەنگ هەڵبڕێت ئەبێ ڕازی نەبین بۆی کە ئێستا بەرەمبەر بە ئێمە کراوە کە نەک موچەکەش نایەت 6 مانگە من یەک موچەم وەرگرتووە لە 2020ەوە کە 6 ماوە مانگی حوتە یەک موچەمان وەرگرتووە لە بری ئەوەی موچەی کەمان باتێ کە ئێمە وەکو کارمەندی تەندروستی بەرەمبەر بە جەنگێکین وەکو جەنگی کۆرۆنا کە هەیە ئێمە بەردەوام کارمان کردووە بەبێ دابڕان بەڵام لە بری ئەوەی موچەمان باتێ یا شایستێکی داراییمان باتێ سێکن موچەکەشمان ئەبڕێت بەبڕین یعنی نەک بێ یعنی ئەمە لێکرد باتێ بڵە پاشەکەوتە بەبڕین لێت ئەبڕێت مامە سڵاوت لێبێت بەساقم سپاس دەکەم بۆچی هاتووی بۆ ئێرە وەڵی بۆ خۆشی نهاتم هەڵبەت معاناتێکم هەیە بۆیە هاتم من ئێستا تا ئێستا 41 معاشم لای حکوومەتە 41 معاش ئێستا بە قورئان سوێنتان لەسرم نی خوا بۆ سەرواگەی لە سێ کرێم لایە 600 خەڵکم لای 6 وەرەقە خوا بۆ سەرواگەی بە خۆم و ماوەم ناڵ و سێ کرێکەش و ئەوم پێ ئەوە ژیانی پێڕات بەسەرەوە بەساق ئەمە حکومەت لە سەرەتاوە کە کابینەکە دروست بووتی چاکسازی یەکەم ئەمە ناوی چاکسازی لێنرێت چاکسازی ئەمەوە وێدمەکەمان هەبوو بەم هینی نوێیە باشە ئەو حکومەتی نوێیە باشە کەوتی من ئەوەکەم ئەوەی مانگی یەکە نەیاوە مانگیەشی یاوە باتە 6 مانگیکەی نەیاوە باشە بەساقم ئەم 6 معاشە ئەگە تۆم پارەی پێ نەبێ بازارەکە وەستاوە کاکە ژیان وەستاوە کەس کەسابەتی نییە من داوا لە خەڵکی سلێمانی بە شەرەفەکەم ئەڵێ وەرنەستە داوای حەقی خۆتان بکەن چونکە بەڕاستی ئەوەی کە لە چیدە هەج دایرێگەڵێ وەڵام موچە نییە دەفەرمو کاکەوە جەماعەتی مرور جەماعەتی هەمویانەوە تاتنە سەرجادە با ئێمەش وەکۆوان معاناتمانە بێ وەکۆوان دیفاع لە هینەکە بکەین چاکسازی ئێستا ئەمەی کە ئەوان دەستیانەوە بردەوە موچەی موچەخۆری ڕسمی ئایا چاکسازی لەوە ئەکرێە ئەوەی ڕێی کە بندیوارن ئەوانی کە پاسەوانی وەکو خۆیان وتیان پاسەوانی باخی مەسوولەکان بەڵێ ئەم قسەیە زۆر جوانە بەڕاستی من زۆر ئەم قسەیەتم بەدڵە بەڵام ئەوان وتیان چاکسازیەکەن لە بندیوارە لە ژێر دیوارە بندیوارە چییە من ێستا بۆ نمونە زەلامەزان ملیۆنە 500,000 هەیە من خۆم تەقاوت کردو 200,000 هەیە بۆ 27 ساڵ خزمەت ئەبێ دەستکاری مۆزەف نەکە لەبەرەوەی مۆزەف معاناتی ئەوەیە لە دنیا نەبوو تۆ دەستکاری معاشی خەڵک بکەی لە دنیا نەبوو تۆ دەستکاری بوچی خەڵک بکەی باشە چ قسەیەک تێ بۆ فەرمانبەرانی دیکە ئەبێ لەم کاتەیە هەڵوێستیان چۆن بێت وەڵی من خۆمێکیان خۆمم لە سەحە دەوامم کرد بەڕاستی من لە دایرەکەی خۆمەوە دەست پێەکەم ئەڵێم ئەوە نەسەر جادە داوای ماف و ئینتازاتی خۆتان بکەن داوای حەقی خۆتان بکەن یعنی ئەوە تا چەنە حەق گەنجەوە تا خۆیە سووتێنێ خۆیە کوژێ یعنی منەوە تا تەمەنێکم هەیە 3 کوڕم هەیە سەر لە سپێدەشە باسم کرد ئەوان وتیانە کاکە ئێمەش لەگەڵ تا با بکوژرێ وتم ناجارە با من لێرە بکوژرێم بم بە زەحیە بۆ ئێوە بڕواو هەیە خوا بۆ سەرواگای لە ماڵەمە دەرزی قورئانە خوێنێ
دەبێنەوت مەگەر دوێنێ هەڵک بێم لێرە خۆم سووتێنم ئارە بەخوا وتم خۆمە سووتێنم خۆمەکەم بە زەحیە بۆ ئەم خەڵکە هەروواژەکەم حەز ڕۆژێ بێ لێرە خۆمە سووتێنم بەساقم سوپاس بۆ کەناڵەکەت کاکە سڵاوت لێبێ وەکو چی هاتووی بۆیرە مامۆستای کارمەندی چ من بەڕێوەبراتی هێزەکانی ناخۆم پۆلیسم پۆلیسی پاسەوانیم منیش شان بەشانی براکانم هاتوومەتە سەر جادە داوای مافی خۆمەکەم چیتر من لە تیڤیەکان و سەی براکانم ناکەم داوا لە هاوڵاتیانەکەم داوا لە شۆفێرانەکەم بێنە سەر جادە داوای مافی خۆمەکەم داوای مافی ئەوەکەم کاک زۆر باشە ئێستا ئەبینین حکومەت لە سەرەتاوە کە دامەزراوەتی چاکسازیەکەم باشە ئەمەی کە ئێستا کردوێتی کە بڕینی موچەیە چاکسازی پێوتری چاکسازی لە هێزەکانی نەخۆ ناکرێت چاکسازی لە بندیوار ناکرێت چاکسازی لەوە ناکرێت چەنەها بندیوار هەیە هەر تەنانە لانێ بە ڕوودبە بۆی کرابێ ڕوودبەکەی هەنای ڕوودبەکەشی نازانێت ئێستا هێزەکانی ناخۆ ناکرێت ئەمە چاوەڕێی پاداش بووین کە لەسەر جادە ئەماینەوە بەڕاستی ئمە چاوەڕێی پاداش بووین باسی موچاکە تۆ جارە موچەکە نەیە واسی بڕینەکەیەکە باشە وەکو زانین پێشووتر هەندێک لە بەرپرسان یەکێکیان باسێوەکی کە بەشێک لە بندیوارەکان با بڵێن پاسەوانی باخی مەسوولەکانن چاکسازی ئەبێ لە بڕینی موچە ئێمانەوە بکرێ یا فەرمانبەرێکی ڕاستەقینە کە تۆ یان کارمەندی تەندروستیە مامۆستا چاکسازیە بێ لەسەرەوە بکرێ بۆ خوارەوە نەک لە خوارەوە بۆ سەرەوە بێ لە خوارەوە بێتە لەسەرەوە بێتە خوارەوە باشە ئێستا بەڕای تۆ ئەبێ فەرمانبەران بەگشتی چه هەڵەوێستێکیانە بێ لە مەزە ئێستاە کە دەست بۆ قوتیەوان برا فەرمانبەرانە بێ بەگشتی بە عام چ مامۆستا چن تەندروستیان چ هاوڵاتیان کە داوای مافی خۆمەکەم داوای مافی ئەوە کەمە بێتە سەر شەقام یعنی بەڕاستی یعنی نسبەتێکی کەمە بینی بەس هێزەکانی ناوخۆ بەس بەش بەڕێبەتی هەشۆ تاکە لە هێزەکانی ناوخۆ ئەوانی شان بەشانی براکانیان لەسەر جادە چی دێ قبوڵی ئەو وەزع ناکەن کە تۆ حەو مانگە یەک مەعاشیاوە یعنی خەڵک بە گرفانی بەتاڵ و داوامی چی بکە کاکەجان یعنی من دڵم لا ماڵەوە یان دڵم لا داوامەکە بێ کاک تەندروستی هاتووەکو هاتووە بچیان بەس وەڵام مەدەنیم و هیچ شتێکم لێنە مەعاشم هەیە کەسێکی مەدەنی باشە بۆچی هاتووی بۆیە وەڵا هاتووم پشگیری ئەم موچە خۆرانە ئەەکەم لێرەیە و هەتا ئاخر سەعاتیش لەگەڵیانە ئەبم و هەتا بتوانم بێمە سەر جادە خۆ پیشاندانیش ئەەکەم کاکەم موچیان کەم کراوەوە موچیانە بڕێ موچیان دواخرێ خوا بەرداری نییە کاکە ئەوە داوام بۆ ئێمەکە ئەوە ڕێخلیز ناو شارە ئەوە پۆلیسە هەمووی بۆ بە چه حەقێک کاکە مەعاشیانە بڕێ بۆ مەعاشیان ببڕێ ئێستا بینیمان کە حکومەت کە لە سەرەتاوە دامەزرا باسی کرد کە چاکسازیەکەم ئەمە ئێستا کردوێتی یعنی ئەچێتە خانی چاکسازی نەخێر بەعکسەوە بگرە خراپی کردووە ئەڵێ چاکی مەکە با خراپ نەبێ ئەوان هاتوون چاکیکەن خراپیان کردووە فێڵە و خەڵکاکەن داوا لەو ئەندام پەرلەمانە ناکەم کە خەڵکی ئەم شارە دەنگی پیاوە و ئەم کارمەندانە و مەدەنی و خەڵکی کاسبکار خستوونێتە ئەو شوێنە باڵە وەزیرەکان هەمویان بابێنە سەر جادە کاکە پشگیری ئەو خەڵکە بکەن ئەگەر ڕازەکەن بۆ ئیمزایەکەی ئیمزای مەکە بۆ کەمکردنەوەی یانە سەر تەلەڤیزۆن لە پشتەوەڵەن کاکە ئەوەمان کردو یانە سەر تەلەڤیزۆنیش وڵا کاکە ئێمەمان کردووە هاتوین ناڕزایی دەرەبڕین حەزمان بەمە نەبووکە ئەیکە حەزی لێ نەبوو بۆ ئیمزاو کرد بەدەست خۆیانە ئێستا بینیمان یەکێک لە بەرپرسەکان پێشتر باسی کرد کە بە سەدەها بندیوان هەیە کە با بڵێن بەخەوانی باخی مەسوولەکان یان بۆ نمونە زۆر خەڵکمانەیە خانشین کراوە تورکیە ئێرانیە با بڵێن بەگلادشیە چاکسازی لە بڕینی موچەی ئەمانە ئەکرێ لەوەی کە قوتی فەرمانبەری ڕاستەخینەکە لە خزمەتابی ئەبێ بندیوارەکان هەر نەمێنێ وەرە من مزگەوتی پیشانێم هەش مجەوریەیە دوو مجەوەر نییە خەڵک بە پارەی بۆ کۆکەنەوە مجەوەرەکە یا مزگەوتەکە پاکاتەوە پارەی بۆ کۆکەنەوە ئەیکوا چوان مجەوەرە بۆ تاعین کردووە یەک مجەوەر نبینی لەو مزگەوتەیە ئەمە هیچ ئینەکی جا هەیە کاکە باشە کەواتە ئەبێ فەرمانبەران بەگشتی هەڵوێستیان چی بێ لەم کاتێ ئەبێ بێنە سەر جادە هەر هەمووی فەرمانبەر کاکە با مەدەنیش بێ هەزارها گەنج وێ لە ماڵەوە فەیسبووکە کاکە سەیری فەیسبوک مەکە لە بەرچ بێتە وەرە سەر جادە وەرە سەر جادە داوای حەقی خۆ بکە ئیشی بۆ دۆ ئەیە هەلیکار کوام هەلیکار کوامێ هەلیکار هاوارەکە لەسەر دەلی هەزار هەلیکار دەوەرە کاکە ئەدەی هەلیکارێکم بۆ دۆزەرەوە ئەو مەعمەلانە کە داتان خست چیان لەو خەڵکە کرد سڵاو لێ سڵاو بەڕێزم باشی بەقوور باسپاس بۆچی هاتوونە سەرچەخان داوای چیەکەن وەڵای داوای مافی خۆمانەکەین داوای مافی یەک مانگ ناکەین داوای مافی 5-6 مانگەکەین داوای پاشەکەوتەکەین تکایە فەرمان بەران وەڵا ڕۆژی مووقیفە بڕاو کە ئەسحاب الکافی یەک ڕکات نوێژیان نەکرد تەنها یەک مووقیفێکیان بوو بەرامبەر خوای گەورە سەریانی خست وەکو ئەسحاب الکاف مووقیفتان بێ داواکەم لە خەڵکە لێر بێن بۆ سلێمانی کرەسیاردا لەسەر ئێمە بەس بێن مووقیفتان بێ وەڵی کەس ناکوژن وەڵی بەس مووقیفە
تکایە ڕۆژی مۆقیفە تکایە بە شەوانە شێرن لە فەیسبوک بە ڕۆژ یەک کەس دیار نییە تکایە بێنە سەر جادە تکایە عەزێتی هاوڵاتیش نادەین. ئێستا بینیمان حکومەت وتی من چاکسازی یەکەم ئەمە چاڵسازی یا چاکسازیەکەی کا لە بۆ فەرمان وەڵا دوێنێ مامۆسای دوتی پاکدزیە چاکسازی نیە چاکدزیە چاکتر ئەیدزن وەڵی لە دوای یەکشەمە کاردانەوەی خراپمانە بێت ئیتر داواکەم لە وەزارەتی ناوخۆ بێتە سەر خەت داواکەم لە بەڕێوەبەری هاتوچۆ بێتە سەر خەت داوا لە ئەندام پەرلەمانەکەین لەخوا بەزە بەدەنگ بە یەک ئەندام پەرلەمان نەداوە کەیسە خەفەتی بۆ بخۆم داوا ئەکەم مەوقیفتان بێت واللهی ڕۆژی مەوقیفە ڕۆژی ئەوە نیە لەبەر سبلت داشی ئامادەم ڕۆژی جمعە لەسەر ئەم بەرخۆرە بم ئامادەم شەو و ڕۆژ لە داوامەکەی خۆما بم بەس حەقەکەم دەیتە واللهی لەسەر حەق لە ماڵە داشی والله شەیتانی ئەخرەسی دۆست پاسەرە ئێستا بینین هەندێک لە بەرپرسەکان خۆیان ڕانگەن کە بەشێک لە بندیوارەکان باخوانی باخی مەسوولەکانن با بڵین بندیوارمان هەیە تورکیە سووریە با بڵین ئێرانیە ئەمانە چاکسازی ئەبێ لە موشیانە خۆی گوێ درێژە لە نابوو ئاکرێ کوێیە 20 کەراندا نبوو بۆ ئەو کۆڵانەکانە ناوی 48 کەریتیا بوو بندیوار عنوە ئەشکالمان نەیە احترامان وەڵا احترامان بۆ کەس ئێستا حسابی وەریەک هەموو کەس وایە تکایە طبعا بندیوارەکان پیاوکوژن و یارمەتی حزبەکانە دەن باخواوە لە ئێمە بەڕێسترن بە پێش ئێمە مەعاشوەرەگرن باخوا ئێمە خۆمان سێراگرین بۆ مەعاشەوان بۆیە نەبرێتە ناو حەوش ئینەکەی ئەوان لە ئێمە باشترەوە دڵنیابە دەبێ فەرمانبەران بەگشتی لە مۆزەی ئێستەیە هەڵوێستیان چی بێت ئیلا کاردانەوەی تون واللهی ئەبێ مۆقیف بێت واللهی ئەبێ ڕۆژ بە ڕۆژ زیاتر بێ بەرەو پێش بڕە بەرەدووە نێت بەڵام ئێمە پشتگیریمان نییە لەلایەن هاوڵاتیان و لەلایەن فەرمانبەران و هەموو سلێمانی فەرمانبەرە با لە گەرمیان و بێن با لە ئیداری ڕاپەرینەوە بێن با لە پێنجێنەوە بێن با لە هەموو شوێنە گۆ بێن ئێمە لە خزمەتیانە وەڵی کرەسیاریان بۆ سەرفەکەن بەس بێن نابێ هەکشی لە ماڵدا شێت ئێمە چەند کەسێکین وەڵا هەموو کەناڵەکان بۆتە برادرمان ئەوە لێدۆم نادا لە کلینەکانە چ داواکارێکتان هەیە بۆچی هاتوون بەڵێ داواکاری ئێمە داوای حەقی خۆمانەکەین بەڕاستی ئەو مانگی بەرەومانی حوتە ڕۆن یەک موسەوان وەرنەگرت یەک موسەوان وەرگرتووە ئەنجا لە عینی وەختیشە عنی ئێمە داوا لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتەکەین بەڕاستی هەرچی لە بایکۆتی داوام کات چکە بەڕاستی ئەم حکوومەتە بێباکە لە خەڵک ئەم حکوومەتە ئیتر لە شەرم دەرچوە لە سنووری خۆی لای داوە ینی ئەو هاو چاکسازی کرد قوتی خەڵکی بڕێ قوتی چاکسازیە کە ناویان لێنەوە چاکسازی کرد نەخێر چاکسازی ئەمە دزیەکی ترە بەس باچیە بە شێوازێکی تر ئەمان ئەم هەر حکوومەتە هەر پیلانێکدانێ بۆ دزی و گیرفانپڕکردنە یعنی بۆ ئەوە نییە مەسلحەتی خەڵک بێ یعنی هەرچی ئەیکات تەنها بۆ مەسلحەتی بەرپرسەکانە یعنی ئێمە ئەوان ناناسین یعنی من ئێمە کورد ڕابردووی ئەمانە ناناسێ لەو شاخە جووتێ پاتەی لاسیشیان لە پیا بوو لەو شاخە جووتێ پاتی لاسیشیان لە پیا بوو دوو لە ڕووی جەماعەت و بینە بە گوێ درێژ هاتوچوانەکە ئێساوە نەشوی 2023 ئەیان پێ تێگەی ئەمانە ندی و بدین تێگەی ئەمانە قەرەزاری خەڵکی قەرەزاری شارباژەڕێکانن قەرەزاری گەرمیانەکە قەرەزاری سەنگاویەکانن تێگەی خەڵکی گونشین خزمەتی ئەمانەی کرد نان و خۆراشی مناڵەکانی خستە بەردەم ئەمانە ئەبێ موچەی ئەو خەڵکە فەقیرە بدا ئەو کارمەندانە بدا کە خزمەتەکەن یا ئەبێ موچەی باخەوانی باخی مەسوولەکان بدایی تورکیەکان بدایی ئێرانەکان بدا کە خۆیان دانیان بۆ داناوەکە گەندەڵێکی زۆر هەیە لە وڵات بەڵێ برا بەڕێزەکەم ئەمان دار و دەستەی خوان یعنی تۆ بینە چەندین مۆزەفێ لە وڵاتەیە تێگەی بۆچی ئەم مەجموعەکەمەی لێە یعنی هەم چییە کاکە کابران و سیوێتی پاسەوانی سەگەکەیەتی کا پاسەوانی باخەکەیەتی تێگەی چەندین فێلا هەیە لەو سیتەکە کاکە هی بەرپرسانە هەمووی معاشی وەرەگرێ لە کاتی خۆیان خواردنی هەیە و ئەدرێ بە ئامانە هەرچی حسابی خەڵکی فەقیر لەسەر حسابی خەڵکی فەقیرە بودجەی من و تۆیە قوتی ئەو خەڵکەی دزێ ئەمان تازە فێری دزی بوون بەڵام ئەمان یعنی بەڕاستی من پێم سەیرە یعنی ساڵی 91 چۆن انتیفازە کرا یعنی باش هەرە خەڵک خەڵوێستی چی بێ لەم کار خەڵک ئەبێ یەک دەنگ بێ یعنی ئێستا من وەکو ئێمە وەکو بەڕێوەبەراتی هاتووشە پارێزگای سلێمانی و کارمەندانی هاتووشە هاتووین 6 ڕۆژە لەسەر جاد و شەقامین بایکۆتی داوامان کردووە بەیانی موچەشمان باتێ ناچینەوە سەرداوام چکە موچەم باتە یکەی ماەتی مانگ و ماەتێ ئەو پێنجوانگەی ترچی لێکای دزێ ئەیاتەوە بە وەنەوشەی دەرە یعنی لەم کاتەیە 100 وەنەوشەی دەڕێ کراوە کاکە ئاخە بە پارەی چێ کاکەمە بەشێک لە ئەو کارمەندانی کە لێرەن باز لەوەکەن چاکسازیکردن لە موچەی فەرمانبەرێک کە 6 مانگەیەک موچەی پێدراوە لەمەوە ناکرێت لەو خانشینە بندیوارانەوە کرێت کە بەشێکیان سوورین بەشێکیان ئێرانین بەشێکیان تورکین و
بۆ بەرژەوەندی هەندێک بەرپرسی تایبەتی وڵاتە خانشین کراون و موچە لەسەر حسابی خەڵکی فەقیر و هەژار وەرەگرن. ئێمە بەردەوامە بین بەڵام ڕای زیاتری ئەم کارمەندانە وەرەگرین ئەم فەرمانبەرانە وەرەگرین بەڵامەچێن لای ناوبڕێک و ئەگەڕینە وڵاتە. لە دوای ناوبڕەکەەوە ئەگەڕێمە وڵاتان دەمەوێت ڕای زیاتری ئەم کارمەندان و فەرمانبەرانە ئێرە وەرگرم بزانم ئەمەی کە حکوومەت ئێستا ناوی لێناوە چاکسازی و دەستی بردۆ بە موچەی بەشێک لە یان با بڵێن زۆربەی فەرمانبەران ئەمە پێوترێت چاکسازی ئایا چاکسازی لە موچەی فەرمانبەرەوە کریا لەو خانشینانەی کە بە بندیوار خانشین بوون و لەسەر حسابی خەڵکی فەقیر و هەژار ئەوانیش موچە وەرەگرن و ڕەنگە زۆربەیشیان تورکی بن یان سووری بن یا ئێرانی بن. ئایا هەڵوێستی فەرمانبەران بە گشتیە بێت لە ئێستایا چۆن بێ و چۆن پشگیری ئەم خۆپشاندانانە بکەن؟ بێ کاتی خۆی ئاغا مەجموعەیە پیاوی هەبوو با بڵێن پیانەوە پیاوی ئاغا پاسی بووەگردن خەڵکیانەگەر لە خەڵکیانەیە ئەم بندیوارانە عینە هەمان شتە لەسەر حسابی ئەمان کە خانە نشینیان کردو بە پێشمەرگە کابرا خەڵکی ئێرانەیە لە هەڵەبجە معاش وەرەگرێ. من تقریرێکم بینی لە تەلەڤیزۆنا کە باسیەوەیە کرد. خەڵکە ناسم حەزبیە لە ئەڵمانیا خانەکە بە 1 ملیۆن دۆلارە لێرە مانگی 2 ملیۆنی لەم پارەی خۆمان بۆ ئەنێرێ کە حکوومەتی چێمان دزن کاکە حکوومەتی چی چی باتە بەز چی بۆ منەکەی براکەم بابە پارێق ئەمە دەسە ناوتە قورگی خەڵک ژن پیا و گەنج هەمومان یەک دەنگ و یەک ڕنگ بین بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە بێتە سەر سکەی ڕاستەقینەی مرۆڤایەتی و حکومڕانی. بینیما حکومەت لە سەرەتاوە کاتوتی چاکسازیەکەم ئەمە ئێستایی کات چاکسازی یا چاڵسازیە بۆ فەرمانبەر ئێستا چاڵسازیە ئەمە چاکسازی لەسەر حسابی فەرمانبەری ڕاستەقینە کردوێتی یعنی ئەمە چاکسازی نەکە کردوێتی. ئێستا هەبینینێکە لە بەرپرسەکان خۆی باسیەوەی کرد کە سەدان کەزەیە لەسەر با بڵێن ئەوە دامەزراوە کە بندیوارە و پاسەوانی باخی مەسوولێکە خۆیان باسییان کردووە کە تورکی و سووری و ئێرانی هەموو ئەمانە کراون بە خانشینی بندیوار. چاکسازی لە موچەی ئەمان ناکریا چاکسازی لە تۆی مامۆستا لە کارمەندی هاتوچۆ لە کارمەندی تەندروست خۆی لە پاڵ موچەخۆری ڕاستەقینە 10,000 بندیوارە حەشار داوە بندیواری تیا عەرەبە بندیواری تیا تورکە هەیە فارسە هانیمە چاکسازی نیەکراوە چاکسازیە بێ چاکسازی ڕاستەقینەوێ نەک چاکسازیەک لەسەر حسابی فەرمانبەری ڕاستەقینەوێ. ئەبێ بە فەرمانبەران بەگشتی خەڵکی ئێستای هەڵوێستی چی بێ لە پای ئەم چاکسازیە کە وەکو خۆیان لەڵێن کە حکوومەت کردوێتی. وڵای چاکسازی ئەمە چاکسازی نیەکراوە پێویستە خەڵک هەڵێستیە بێ پێویستە خەڵک بێتە سەر جادە داوای مافی خۆی بکە لەبەرەوەی مافی پێشێل کراوە ئیتر تاکەی لە پشت فەیسبوکەوە قسەی زلەکەن. وەکو کارمەندێکی تەندروستی بۆچی هاتوونەتە ئێرە و داوای چیەکەن؟ وڵی زای چۆنە دەمێکە داوای شتەکەین بەڵام هیچ نییە بەڵام ئەبێ خۆمان ڕێکخراوکەین لە شوێنی کارمانەوە لە گەڕەکەکانەوە هەتا خۆمان ڕێ نەخین ئەم دەسەڵاتە سیستەمکارە هیچ باکیشی نییە بەم کۆمەڵە خەڵکەکەمەوە. ئەمە پێوترێت چاکسازی ئەمەی کە حکوومەت باسێکاڵێ چاکسازیەکەم نەخێر چاکسازی بەمانە ناکرێت بەدەست قەت چاکسازی نەکراوە چاکسازی کامە یعنی بندیوار لابە بندیوار نەبێ خۆیان لەکوێ کورسیێنن یاونەتێ بۆ دەست نابن بۆ بندیوارانەی کە تورکین سوورین ئێرانین ینی ئەروە عشتی عەجیب و غەریبە بینین بۆ چاکسازی لەوانە ناکەن بەڵام دەست دەبن بۆ موچەی کارمەندی تەندروستی بۆ مامۆستا بۆ کارمەندانی وەزارەتی ناوخۆ. بەڵێ چاکسازی بەوانە چۆنەکرێت کاتی خۆی ئاغا مەجموعەیە پیاوی هەبوو با بڵێن پیانەوە پیاوی ئاغا پاسی بووەگردن خەڵکیانەگەر لە خەڵکیانەیە ئەم بندیوارانە عینە هەمان شتە یعنی ئەگە ئەم بندیوارانە نەبێ پارتیوێکێتی فەشەلیانێ لەبەرەوەی دەستی بۆ نابن. خەڵکە بێ و هەڵوێستی چیە لە مۆزای ئێستا خەڵک گەبێ ئیتر بەڕاستی خۆی ڕێکخراوکە یعنی خۆی ڕێکخراوکە لە دژی ئەم دەسەڵاتە نەوەڵامە چاکسازی نیە ئەمە بڕیارێکە بۆ خۆیان بۆ معاشەکانی خۆیان ئەگەر چاکسازی بکرێت ئەم هەموو کارمەندە بە شەو و بە ڕۆژ لەبەر گەرما لەبەر سەرما لە خزمەتی ئەم هاوڵاتیانەیە نەبێت چاکسازی ئاوا بکرێت ئەو ئەگەر ڕاست ئەکات چاکسازیەکات چاکسازی لە بندیوار و پەرلەمانتار و شتەکانی خۆیان نابکانی پەرلەمانتارێک دانیشێ هەموو مانگێک 800 میلیۆن دینار 8,000 میلیۆن دینار وەرئەگرێ تەقاوتیەکە بە 6 میلیۆن دینار مرورێک 30 ساڵ لەسەر ئەو جادەیە بە 220,000 ئینیەکە تەقاوتیەکە خانە نشینیەکە ئەمە چاکسازی لەکوێ من خۆم 29 ساڵم هەیە
ناتوان خۆم تەقاوتکەم لەبەرەوە لە 220,000 بۆ دەرەچێ ئەوەندەکەمە بەش ناکات ئەمەنەکەمە بەش ناکات ئێستا خۆ دەست براوە بۆ ئەوەیش ینی بۆچی کاتێ باسی چاکسازیەکەن ئەی بەنە ئەم سەر هێنا ئەو سەر هەر ڕێک دێنەوە بۆ موچەی فەرمانبەری باڵێ داما و فەقیر زۆر ڕاستە ناتوانن زۆر دەستکاری لە باڵاکان بکەن لەبەرەوەی خۆیان شتێکی وایان کردو نازانن چی لەوانەکەن بۆ خوار خۆیانەوە دائەبەزن ناتوانن دەستکاری ئەوان بکەن بە تەواوەتی بینی لە ناو موچە خۆرانە ڕێژێکی زۆر خانشین هەیە کە ڕەنگە سووری تیابێ ئێرانی تیابێ تورکی تیابێ یعنی خەڵکی وڵاتانی دیکەی تیابێ کە هیچ ڕەبتی بە کوردستانەوە نیە بۆ دەست نابن بۆ موچەیان دیوارانە بۆی خۆشیان نەجاتیان بێ بتوانن موچەی جامان خۆیان ناتوانن دەستکاری ئەوانە بکەن لەبەر ئەمە هەمووی پاشکۆی خۆیان بە دوای خۆیانەوەن ئەمانە هەمووی لە دوای خۆیانەوە گە معاشەکەم ڕێک ئابرا لێیان زویرە بێت دەوریان نایاتەوانێ من لەمە راپۆرتێکم بینی ئەڵێ کابرا لە سەقزدا ئەنیشێ هي لبانقي هەڵەبجە معاش وەرەگرێ لەسەر حسابی ئەمان کە خانە نشینیان کردو بە پێشمەرگە کابرا خەڵکی ئێرانەیە لە هەڵەبجە معاش وەرەگرێ من تقریرێکم بینی لە تەلەڤیزۆنا کە باسیەوەیە کرد اینجا ئەمان معاش نییە سێرەگەم پێرێ من بینیمە لە کۆڵانانە گەڕێن پارەی خۆڵ لە خەڵک وەرەگرن پارەی قوتعە وەرەگرن بۆ کوڕە مەسوولە پارەی خۆڵ وەرەگرن بۆ کوڕە مەسوولە ئەمە هەمووی کۆمپانیایەکیان داناوە و کۆی ئەکات باشە تۆ کە هی پارەی خۆڵەگری بۆ وەسڵی ڕسمیت پێ نییە ڕسمی شارەوانیت پێ نیە ئەم شتە عایدی شارەوانیە تۆ کە هی پارەی خۆڵ لە خەڵک وەرەگری مەسئوولە پسوڵەیەکی ڕسمی بیتێ ئێمە لە دایرە کابرا سەرپێچی ئەکات غرامەی ئەگەی وەرەقەیەک وەسڵێکی ڕسمی ئەیدێ بە مۆری دانیەکەتەوە ئەمان کۆمپانیایە کۆیەکاتەوانی ئاسوورەتەوە بە کۆڵانە تۆ کابرا من نانییە بیخواجی ئەتیتە بەردرگاکەڵێ پارەی خۆڵم بەرێ ئێستا خەڵکە بێ فەرمانبەران بەگشتیە بێ هەڵویستیان چی بێ لە مەزە وەڵایتر ئێستا فەرمانبەران وازان بەس مرور هەیە معاش وەرگریە ئەی مامۆسا لەکوێیە ئەی پێشمەرگە لەکوێیە ئەی لەکوێ ئەی دوکانار لەکوێ ئەی خانەنشین لەکوێیە یعنی ئەمامووی بەس مرور معاشی یانیوان ئەبێ معاش وەرگرن بەس مرور وەری نەگرێ بەم حسابە بێ کەسی نایەتە دەرەوانێ کەس نایەتە سەرچادەی خۆ کاکە چییە ینی لەوە زیاتر هیچ ئەکرێت تۆی برسی کردووە 6 مانگە یەک معاشی یاوی دێ ئەگەر ڕاست دەکەیت بە 6 مانگ معاشێک حساب ئیمکاناتت ئەڕوا بۆی کەیت وەڵاغنیش مەگە بزانم ئەڕوا نایەمە سەرچادە بەس کاکەمی کە تۆی بینی نیوەی معاشی نیوەی پارەی پێ نییە نیوەی کرێخار و 3-4 مانگ قەرزایە کاکە سڵاو لێبێ بۆچی هاتوونەتە ئێرە جوابدانەوەی دەسەڵات بەداواکاریە وەکو کارمەندانیات تۆ چی بوو؟ سڵاو ڕێزم بۆ بەڕێست و بۆ کەناڵە بەڕێزەکەتان ئێمە وەکو کارمەندانی هاتوچۆ ئەوە نزیکەی هەفتەیەک زیاترە هاتوونە تێرە بە داواکاریشی قورس لەم حکوومەتەکە بۆ جێبەجێ ناکرێت ئەوش موچەی مانگانەکانی خۆمانە کە هەموو خاوەن ماڵ و مناڵێن و هەموو ژیانمان لە ناڕەحەتی و لە قورسیایە من وەک خۆم لەوانەیە زۆر وەکو کارمەندەکانی خوار خۆم ضروريات نبم بهنيك شت مثلا لباري ويك لخوا بزاوي كليت شيني وشان فرقكم هي والله كارمد مان هي تازج يعني هاوسري بيكوناوا كليت شيا تسكورتا قرزارا جوابي داواکاری و دراوەتەوە هیچ منەزام يعني والله من زۆر بەزێم بە خۆمان نادێتەوە بەڕاستی من ئەوە 30 ساڵە خزمەتیم دەسەڵاتاکەم و خزمەتیم حکومەتاکەم بێ فەرق و جیاوازی تاکە نمونەی پۆلیس کە لە دەسەڵاتە بێ پۆلیسی هاتوچۆیە کە هیچ بە مەبەستێک و بە هیچ ڕەنگێک و بە هیچ ئیحتیمایەک بۆ کەس هیچ ئیش ناکە یعنی ئێمە کارەکانمان مەبەست نییە بەرامبەر کەس فەرقی خزمەت گوزاریە یعنی ئێمە ئیشێکەکەن لە 100 ئێمە و هاوڵاتی شۆفێر و خۆمان پەیوەندیمان هەیە کەسیکە بۆ ڕێخستنی هاتوچۆ بۆ سەلامەتی جانی خەڵکە ئێستا شەکەر ئەمەی کە حکوومەت ئێستا ناوی لێ ناوە چاکسازی ئەمە چاکسازی یان چاڵسازیە بۆ فەرمانبەر بۆ خەڵکی فەقیر کە موچەیەکی سادەی هەیە ئەگەر لەم کەناڵەوانێ ئەو کەسێک کە گوێی لێ منە لە دەسەڵاتایە و تۆزێک ئێوێ بەڕاستی چاکسازی بکە بێنێ پێش هەموو شتێک ئەوانەی کە بە پلەی وەزیر و بە پلەی گەورە خانەنشینی کردوون من خەڵک ناسم حەزبیە لە ئەڵمانیا خانەکە بە 1 ملیۆن دۆلارە لێرە مانگی 2 ملیۆنی لەم پارەی خۆمان بۆ ئەنێرێ کاکە ژیان ئەمان لەبەر دەنگی هاوڵاتی مانەوەی خۆیان لە دەسەڵاتە نازانم یان یەکە دەسەڵات ئەمە هەرچی کارەڵێ قەرزارین خراپە بە عەمەل نایە ئەگەر وایە خراپە و ئەوە بە عەمەل نایە نازانم تۆ ئەگەر دەسەڵات کورسیەکیش بێ ئابە شکا و شەڕ و شەق بێ فڕێ لەسەری دانانیشی ئەو هەمووە خانشینەی کە وەکو باسە کرد ئەنی کۆمەڵێکی زۆرمان هەیە لە وڵاتانی
یا ئێرانین یا تورکین یا سوورین یان خەڵکێکن لە دەرەوەی ینی هەرێمی کوردستانە چاکسازی بێت لە ئەمانە بکرێ یا لە کارمەندێک وەکو تۆڵی لە خزمەت گوزار لەبەر خۆرا لەبەر گەرمایە لەبەر سەرمایە خزمەت یا وڵاتی خۆیە ئەگەر وەبیری بەڕێستان و بینەرانتانی بێنمەوە کاتێک کە عێراق حکوومەتی نوێ تەشکیل کرا و مەجلیسی حکوم دانرا ئێمە داوامان لێکرا لیستی ناوەکانمان بە دێسک بنێرین بۆ بەغا لیستی ناوی کارمەندەکانمان ئەو بۆ هەموو دایرەکان نردیان بەغا ئەحسایەکی کرد یەک دوو ساڵیش بوو 650,000 بین نازانێ ساڵە لە 450,000 تەقاعوتم هەیە کاکە ژانەمان لەبەر دەنگکڕینە ژینان ماڵ هەیە 5 نەفەر هەر 5 تەقاوتی مەعاشی هیچیان هیچ کارێکیان نییە پۆلیسێکی هاتوچۆ حوتی بەیانێ بێت لە سەر فولکەکەی بێ هەتا 12 نیوەڕە بە هەتاو بێ بە باران بێ بە سەرما بێ بە گەرما بێ کاری بکە فەرمانبەرامە شتێ بێ چه هەڵوێستێکیانە بێ لە ئێستا کە وەزعەکە وای لێ تۆ 6 بۆ 7 مانگەڕۆ یەک موچیان پێدراوە خۆشەویست ئەم وڵاتە وڵاتی هەمومانە وڵاتی هەموو کوردیەکی بە شەرەفە هیچ کەس نییە تاسەر چۆن کورسی دەلاچی بۆ هیچ کەس نییە تاسەر و هەر کەسە و فەترێک دێتە سەری ئەڕوا ئەم وڵاتەش بۆ کووردە و بۆ کوردستانیانە کە تیاژین نەهی یەکێتیە نەهی پارتیە نەهی گۆڕانە هیچ لایەنێک نییە هی میلەتی کووردە تێگەی جا لەبەر ئەوە ئەگەر هەچ کەسێ بە کوردایەتی بیرکاتەوە و کورد بوونی خۆی بسەلمێنێ ئێمە داوا ناکەین بگۆڕێن کاکە ژیان ئێوە لەسەر ئەمەی کە لەسەر دەسەڵاتە بۆتان پەنجەمۆرەکەین وەکو ئیتیفاقیەکانتان کە ئەیکەن لەگەڵ دەرەوەی وڵاتە 50 ساڵی 50 ساڵێکە من بۆ مۆرەکەم لە دەسەڵاتە بن بەس بە ئاورێ لە فەقیر و ژار بنەوە ئاورێ لە خەڵک بنەوە کاکە ئەوەی کە ئێستا هیچی نییە ئەوەی کە جاران هاتنەوە جووتێکالەی ئەدیداسیان لێ پیا بوو ئێستا هەمووی سێوەنەوە شەو دوو لێکزیز حیمایەیانە یا من کابراایکی خانشینم لە هەڵەبجەوە هاتم بەلایەن برادەرانم یعنی زۆر خۆشحاڵم کە بینم و ئەم وەزەکە خۆڵقاوە بەڕاستی حەقی خۆیان چی بکەن وەزارەتی خزمەتە کردو بەڵێ وەزارەتی ناوخۆ باوەڕپێکرای وەزارەتی ناوخۆ بوو خزمەتی 33 ساڵ ئێستا بینین لە پەنای خاننشین کراوانە خەڵکێکی زۆر بە بندیواری بەبێ خزمەتیە بێ خاننشین کراوە هەنی بە جۆرە لە جۆرەکان ناوی خاننشینەکانی فعلیشان ڕزاندووە چ قسەیەک تەیە بۆ حکوومەت کە چاکسازی لەوانەوە بکەن نەک لە موچەی فەرمانبەری ڕاستەقینە و خاننشینی ڕاستەقین کاکە حکوومەتی چێمان دزن کاکە حکوومەتی چی شتی چی باتە بەزی چی بۆ منەکەی براکەم بابم پارێک ئەمە دەستان ناوتە قورگی خەڵک من با پێ بڵم کارمەندێکی خانشین پاش 10 ساڵ کە خانشین بووم چوون بۆ دایرە خوا ئەیزانە سکرتێرێکی بوو مدیر کاک چوومە وتیبانێتە وتم پێ بڵ قسمای ماتۆڕاتەوە بەلا وتیبانێتە دوورە کاکە ئەمە ئیشە جوانەکانیانە ناسیت کۆرە چییە ناسی کاکە 33 ساڵ باوەڕپێکرای وەزارەتی ناوخۆ بوو من کاکە چۆن نامناسێ نە بە قورعان ئالا دوومە عەلاگەی بەدەست و بەڕۆشتە دوو ماڵەکە وەختەی لە دەوامانە بووە بە حەقی قورعان ڕووم ناتۆ بڵێ خۆزگان وتم گەورە عەلاگانە بەرێنە لا عوسمان گیان بە قورعان لێ نەیکرد مەژوورە یعنی بوو ئەم بەرپرسانەی کورد ئاوا لە خۆیان گۆڕان هۆکار چی بوو پارە غەڕای کردون کاکە باوکم بە قورعانە وان دزنەمانە بە قورعان خێ سەریان پارگەنەوە ئەوەی کە بوو بە بەرپرس و خۆی بە پیاوزە بە درۆکە ئەمە درۆکە ئەبێ فەرمانبەر خەڵک دوکاندار هەڵوێستیان چی بێ لە ئێستا کارمەندێکی داما 6 مانگ معاشی وەرنەگرتووە کاکە بە قورعان سێ موچێشی بنێ ئەنجا بێبیاتەوە بە قەرزە هەر ناتۆ مایەزانی و خوشلێتێک چووە کرێ خانۆ وەرە کرێ خانۆکی قەرزاری توێ کاکە بیاتۆ بە تۆ لەکوێ بوو بەڕاستی باوەڕم پێ گەزەرامێ 250 نایتەبێتێنێ باشە وەڵڵاهی ئەمانە کە هاتوورە تێرە حەقی خۆیانە و مافی خۆیانە بەڕاستی زۆر گوناحە ئەمە چاکسازیەکە ئێستا موچەی کارمەندی هاتووچۆ مامۆستا فەرمانبەرە وەڵی نەک موچەی کارمەندی هاتوچووە هەموو موچەکانی تر بەعام وەکو مامۆستا وەکو ئەوانتر ئەجا قسە ماوە نەوتری بەمانە کە ئینسانی گوێی نەبوو چی لێکیت چی پێ ئاڵیت یعنی ئەوەی ئەمانە کردیانە نازانم من بە تا ئەوە تماییدم 62 تا ئێستا شتی وام نەویستەوە وەڵڵی وتیان کە کابینەی تازە دروست بووتی دەبێت دەستی گەندەڵکاران ببڕین بەسە گەندەڵکار فەرمانبەرە یا بەرپرسە گەورەکان کە لە خۆیان گەندەڵکار وەکو عەبدولکەریم قاسم ئەبێ کاتی خۆی کە ئێمە سا من مایدم 62 باوکمانێ ژێڕنەوەنی ئەڵڵا عەبدولکەریم قاسم وەختی خۆی خوشکەکەی ها بۆ لای پێی وتی عەرزەیەکەم بەرێ وتی من خۆم لە کرێچیە کەی خۆم چوومە خانی خۆم و عەرزێکی ژێم بە تۆ ئەمە چاکسازیە کاکە سووە دوکانێکەوانێ ڕسمی خۆی بە گەوری هەڵواسرا بوو گونکەکەی کابرا بچوو بوو ئەوە تاریخ شایەدە و هەموو قابل درۆ نییە ئەوە شتێک نییە خۆشان باش نەزانین
وتی ئەو گونگەی من ئەو گونکە ئەو ڕسمەی من بچوو کەرەوانێ بەس ئەو گونکە گەورەکە لەبەر مەسلحەتی خەڵقی چاکسازی ئینسانە بێ لە گەورەکانەوە دەست پێ بکە نەک لە بچووکە تۆ کە مەندامێک چییە کابراکی تەقاوەتی داماو چییە کوڕەکەی دەری کردووە ئەی هاوارە والله وبالله وتالله کوڕەکەی دەری کردووە سەنەها جار تۆ ئەچی معاشی وا نێبڕی یعنی نازان بڵێم چی خەڵکە بێ لە ئێستای هەڵوێستی چی بێ کە دەست براوە بۆ قوتی خەڵک ئێستا 6 مانگە یەک موچەشی پێدا والله مەگەر خوای گەورە خۆی چارەسەری ئەم وەزع بکاتەوە خۆی چارەسەری یا خەڵک بڵێ چی خەڵک چی بکات ئێستا ئەگەر من دەست بە مەسەگە بێ بچم کوڕەکەی خۆم کوژم ئەبێ براکەی خۆم کوژم هەیە ئاساییشە برام کوڕم هەیە مەسەلە خزمم هەیە کامووی لەناو شەکارەکان خاتون سڵاوت لێ بێ بزانم بۆچی هاتووتە ئێرە و چ داواکەن لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا کە ئێمە من وەکو تاکی وەکو تاکی کۆم کۆمەڵگا وەکو خەڵکی شاری سلێمانی بۆ پشتگیری گەلەکەم کە ئەمڕۆ بە هەموو شێوەیەک ژیانیان لێ تاڵ کردووە ئەویش بە بڕینی موچەی فەرمانبەران ئەمڕۆ کە ئابینین لە پێشی هەموویەوە دەوڵەتی تورکیا کە داگیرکاریکی کردووە لە باشووری کوردستان لە خاکی کوردستانی بەزاندووە بە چاوساغی پارتی دیموکراتی کوردستان ئێمە پرۆتستۆی هەردوو لایەن ئەەکەین بەڕاستی بڕینی موچە ئەمە گرێدراوی داگیرکردنی دەوڵەتی تورکیا هینی باشووری کوردستان ئێستا تۆ پێشتر قسەم لەگەڵا کردی و تو من فەرمانبەری ژنی بەڵام وەکو ژنێکی ماڵەوە هاتووم پشتگیریم خۆپشاندان بەڵام خۆ من فەرمانبەر نیم خوشکەکەم فەرمانبەرە هاوژینم فەرمانبەرە کە سوکارم فەرمانبەرە هاوڵاتیانم هەمووی فەرمانبەرە هەمووی چاویان لە دەستی موچەی خۆیانە و مافی خۆشیانە ئینسان ئەرگ ئەکێشێ بێ ماف وەرگێ کە من ئەمڕۆ ئەرکم کێشا بێت تۆ مافم دەیتێ ئێمە ئەزانین باشووری کوردستان بە 100 ساڵ ئێمە قوربانی ئەدەین و بە جۆگەلە خوێنمان ڕشتووە بۆ دەستکەوت بۆ ئەوەی لە دەسەڵاتی حکوومەتی بەعەس ڕزگارمان بێ کاتێک کە ڕاپەڕین کرا هەموو قوربانیماندا ئەنفالمان کیمیا بارانمان ئیتر ئەنواع و ئەشکال ماڵ نییە قوربانی نەدابێ بۆ ئەم دەستکەوتانەمان ئەمڕۆ ئێمە هاتوین لەسەر شەقام داوای مافەکانی خوشک و براکان و مافی گەلی خۆمان ئەەکەین چاکسازی لە موچەی فەرمانبەری فەقیری وەکو ئەمانە ئێرە ئەکرێ یاخود لە ئەو خانشینانەی کە تورکین و موچە لەسەر حکوومەتی هەرێم وەرەگرن سوورین و موچە لەسەر حکوومەتی هەرێم وەرەگرن ئێرانین و موچە لەسەر ئێرە وەرگین کە بەبڵگە پێشی سەرمێراوە زۆر کەسمانی وان یا خانشین و لە هیچ کارەکانین و بەڵام موچەی زیادە وەرەگرن ئەمە چاکسازی تیاکریا موچەی کارمەندی ڕاستەکەین بەڕێزگا من ئەڵێم گەلی باشوور قوربانی زۆرمان داوە لەبەر ئەوە ئەم دەستکەوتەی کە ئێمە دەستمان کەوتۆ ئەمڕۆ نایارانی گەلی کورد دارانی هەر چوار پارتی کوردستان چاوێن هەڵنایە بەم دەستکەوتەیە کە ئەمڕۆ ئێمە لەم دەستکەوتانی بەرهەمی هەیە بەرهەمی ئێمە وڵاتانی زلهێزەی خۆن و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ هاتوون خۆیان سەپانۆ بەسەر ئەم گەلەیە ناتوانن ئەم گەلە بەڕێ بکەن لەبەر ئەوەی بوون بە داردەسی دوژمنان گەلی ئێمە ئەمڕۆ پێویستیمان بە یەکگرتنە و بە هەموو هێزێکمانەوە دژی ئەم دەسەڵاتە خەڵکو و فەرمانبەر بێ هەڵوێستی چی بێ لە بکاتێ ئەبێ هەڵوێستمان کوردانە بێت ژن پیا و گەنج هەمومان یەک دەنگ و یەک ڕنگ بین بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە بێتە سەر سکەی ڕاستەقینەی مرۆڤایەتی حکومڕانی بەڵام ئەمانە ئێستاکە نە حکوومەتن نە هیچ کەساتێکی مافیا هاتوونە سەر ئەم کوردستانە ئەبەن بەڕێوە یعنی سەروەت و سامانی ئێمە ئەیان بە خێوکردنی لەشکری تورکیا بۆیە 7 ملیاری 400 میلیارد دینار هاتووت بۆ خزمەتی هەرێمی کوردستان و بۆ موظفینی کوردستان ئێستا ئەوان دەڵێ ئێمە 27 میلیارد دینار قەرزارین بەچی قەرزیان کردووە یعنی درۆکەن ئەمەیان درۆ کردو ئەمەیان درۆ کردە بەڕاستیەکەشی بڕوا ناکەن ئێمە داوا لە جەماوەرەکەن بە یەک دەنگ و بە یەک هێز هەمومان بینە سەر شەقام با ئەم دەسەڵاتە بڕوا چونکە ناتوانێت بۆ ماوەی 29 ساڵە حکومڕانیەکە لە هەرێمی کوردستانە نەیتوانێت ڕۆژی قسەیەکی ڕاستی خۆی بێنێتە دی ئەوەی کە بینیتان ڕاوسەرنجی ئەو کارمەندانە بوو ئەو فەرمانبەرانە بوون کە هاتمون ئێرە داوای حقومافی خۆیان کرد کە باسییان لەوە کرد چاکسازی لە موچەی ئێمەوە ناکرێت چاکسازی لەوە کرێت ئەو خانشینانەی کە بندیوارن و لەسەر حسابی حیزبەکانی دەسەڵات خانشین کراون لەوانەوە بکرێت لەو پاسەوانانەوە بکرێت کە بۆ باقی مەسوولەکان وەکو خۆیان باسییانە کرد لەو گەندەڵکارانەوە بکرێت کە لە ناو حیزبەکانە بەرپرسی باڵان و شتی زۆر گەورەیان بەدەستن نەک لە موچەی فەرمانبەری ڕاستەقینێت لەی کارمەندێکی فەقیر کە 6 مانگە تەنها یەک موچەی پێدراوە بۆیە داواکار بوون کە فەرمانبەران خەڵک بەگشتی هەڵوێستی هەبێ بێن پشتگیریان بکەن تاوەکو داواکاری خۆیان
بگەێنە سەرتر بتوان زیاتر فشار بکەنە سەر دەسەڵات بۆی موچەکانی ئەمان وەکو خۆی بدات وەکو خۆی ئەمان موچە و حەق و مافی خۆیان وەرگن لە بەرامبەر و خزمەتێک کە ئەیکەن پەیامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ